ڕابەر لوقمان شێوەکار لە هەمان کاتدا دەزڕەنگین لامان میوانە باز لە ئەزمموی کارکردنی خۆیەکات لە هوەری تابلۆ دروستکردنە بە هوەری سترینگ ئارت کە بەدەستخۆشیەوە ئەم لۆگۆی کورساتیشی بۆ دروستکردوین و پێشکەشی کورساتیەکات شتێکی زۆر زۆر جوانە دەستەکانی خۆش بێت باز لە ئەزمموی کارکردنی خۆیەکەین کاک ڕابەر سلااوت لێبێ بەخێر بێت سلااو لێ بەخێر بێت باسی ئەزمموی کارکردنی خۆتمان بۆ بکە ماشەڵڵا ستۆدیۆکەت ڕازانۆتەوە ئەمە بەشێکن لە کارەکانی تۆ کەی دەست کرد بەم هوەرە تقریبان ساڵ و نییە کە بێ دەستم پێ کردووە سەرەتا لە ڕێگەی یوتوبشتەوە سێرمە کرد ئیتر حەزم خولەیەک مەبوو بووی کە تۆزێ خۆم هەر وردەکار و حەز بەیشی وردەکەم تقریبان تاکو ساڵێکیشی زۆر گرنگیم پێ نەیە هەر ئەوە هەنێ تابلۆم دروستە کرد و بە پێی مەجال و پێی تااقەتی خۆم یەک دوێنیان تۆزێکی شێوازەکەی جواد دەرنەچووە سەرەتایی تقریبان نیو ساڵە بێت تەواو پەرم پێدا و خەریکیم بیت بە ڕۆژانە بە پێی مەجال خەریکە بم زۆر باشە ئەماژەت بۆ کردوتت لە سەرەتایە سەیری یوتیوبت کردووە کەواتە ئەتوانین بڵێن کە ئێمە ئەتوانین تەکنەلۆژیات بە شێوازە پاشەکەی بەکاربێنین لەوەی کە تۆ سەیری بڕگەکانی یوتیوبت کردووە لەوەی کە بتوانیت ئەم شێوازە وەربگریت و دووبارە دەست پێ بکەیتەوە بەتاکیت بەدڵنیایەوە بۆ هەر کارێ بتەوێت توانیت لە ڕێگەی یوتیوبەوە این بکەیت منە یەک دوو کاری تریش سێرم کردووە ئێستا ئامادە نەبوون لێرە پێشکەشیانکەم یەکێکیان مەوەکو مەنزەرە وایە توانین لە ژووری میوان لە ژووری هەر لە هۆڵێکی گەورە هەڵی واسیت وێنەیەکی شێوازی کەیشم بە بڕغۆ کردومە لە جیاتی بزمار و دەزوەکە هەر بە بڕغۆکە وێنەکەی کێش ئیتر وێنەی کەسی بێت وێنەی سروش بێ هەر وێنەیەکی کە بێتوانیت پێی دروستکەیت باشە کاک ڕابەر ئەمە چەند کاتی پێویستە بۆی تابلۆیەکی وەکو ئەمەی بڵین نەخشەی کوردستان بکێشیت ئەمە چەند کاتی ویستووە لە هەمان کاتە بۆ نمونە ئەم لۆگۆی کورسات چەند کاتی ویستووە کە ئەمەیان لە قەبارەیە بچووکترێکەوە بەتاکیت وێنەکان بە شێوازی ستێجەکەی ئەگۆڕێت هەنێ وێنایەت ئالۆزیێکی زۆری تایە و کاتێکی باش توێت هەنێ وێنەیە ئالۆزی زۆر نییە اینجا قیاسەکانیش ئەگۆڕێت هەتا قیاسەکەی گەورە بێت وێنەکەت ئالۆزی کەمتر بێت کاتێکی کەمترێت ئێستا ئەم وێنەیە نزیکی هەفتەیەکەوێت هەفتەیە کاتی باشە بەڵام کام کارەیانە با بڵێن ورترین کارە پێویستی بە کاتێکی زۆر بووە هەرچەنە قەبارەکەشی بچووکە کارێک بوو لە پێشەوەی پێما بێت پێمانە باشە ئەوە کام تابلۆیانە با من ئەفن ئەوەی کە ڕاخراوە ئەم دومی پاڵ ساعتەکەی بەڵێ ئەمەیە ئەوەکەی کەیانە ئەوەی باشە ئەمە بۆ کاتی زۆر ئەوە سێم کاریشم بوو بەس بە پێوی گوڵەکانی وردە اینجا بە دەزوو کردومە سیمێکی باری کراوە وردەکاری زۆرتیایە لە چا ئەمانە کاتێکی زۆر زۆری ویستووە جیاوازی ئەم کارەیان لەگەڵ کارەکانی ترتا چییە پێمان بڵیت ئەوە دەزوەکەی بە سیم کراوە سیمێکی ئەمە سیمە باشە ئەمانتر هەنێکی بە دەزووی ئەستورتر کراوە بە شیلە کراوە بەس ئەویان بە سیم کراوە هەر زۆر زۆر باریکە دەزوەکەی جاکارێکی وردیشە کارێکی زۆر جوانیش دەرچووە لەگەڵەوەی کە سێم کارتە سێم کار یەکەم کارە لێرە هەیە یەکەم کارم ئەو گوڵە بووە و دوای ئەوە محەممەدە بوو ئەمە یەکەم کارتە ئەو یەکەم کار ئەو یەکەم کارە ئەگەر وردیش بیتەوە بزمارەکانی گەورەترە نزیکی یەک تریشدام کوتاوە تۆزە ناڕێکیشی پێوە دیارە لەوانەیە نەوزانی بێ ئەو کاتە کە چ بزمارێک گونجاوە بۆم زانارێکم نەبوو دواتر وردە وردە ئەبدەیتی کارەکەت کرد ئەو کاتە تەنها سەری چەند ڤیدیۆیەکم کردبوو لە یوتیوب ئەوە دروستکرد ئەوە نەخشەکەی تر خۆم پێشان تۆزێت ئاڵۆزی تیا بوو دواتریان ئەو دڵە بوو کە محەممەدەکەی تایە ئەوەشیان هەر چۆن بڵم غەڵەت کردومە کە بزمارەکە محەممەدەکەم بزمارەکەی بەرزتر لە دڵەکە ئەوی ئاسیەک ئاس بن و نەخشەکەی وم تیا دەرکردایترە و کاتە هەروە ئەوە نەم لێزانی ئێستا سوپاس بخوات ئەو نەخشە دەرێکەمەوە هەر بە هەمان شوی محەممەدەکەی بەزەم خەریتەکانشی هەمان خۆش بە ئێستا بە تەواوی وردەکاریەکانەوە زۆر شتێکی جوانە دروست کردووە لەم کارەتە لە سترینگ ئارتە ئەو پێداویستیانە چین پێویستە بەکاریان بێت و پێویستە هەت بن بزمار پێویستە لەگەڵ دەزوەکەی و تەختەیەک و لە پێش لە سەرەتای کارەکەدا ئەبێ سکێچێک بکێشیت وردە وردە دەست پێ بکەیت و هەنگاوەکانی چۆنە دەست پێکردنەکەی سەرەتا بە سکێچەکەی بکێشیتر لەسەر قاغەزی خۆت بکێشیان لە بازار ڕایکێشیت ئەویان بە دەستی خۆتەتر هەیە زیاتر دەستی هوەری هەیە توانێت دوێنەکە بکێشێت ئەگەر نشتوێن وێنەکە بکێشێت توانین لە بازار ڕایکێشی لەسەر پارچە وەرەقەیەک لەسەر تەختەکە دانی بووی تەختەکان پیس نەبێت ئەم وێنەکەی شو بە جوانی بۆ دەرچێت کامل زمارەکان داوتی دوایی ئەو
وەرەقەی کە لەسەر کێشاوە هەڵێکەنیتەوە و دەستەکەی بەکاری چنی ناکەی. باشە خوێندکاری دوانزەی ئامادەیت بەڵام ئەمەد کردو بە پیشە و ئەگەر کردوتە پیشە ڕێگر نەبووە لە خوێندنەکەت؟ وەڵای وەک ڕێگر نەبووە چونکە بە پێی مەجالیشم تیا کردو تا ئێستا ئەوە نەبوو بڵم کاتێکی پێویستی بەدانێم و تاو کرد ئیتر خوم دابێت بە کارەکەەوە. باشە ئەوەکو پیشەیش ڕاستی تا ئێستا لە وڵاتی خۆمانە زۆر گرنگی پێ نادرێت. تقریبان چەند ساڵێک شە لێرە تاو ئاوا دەرکەوتۆم کارە چەند کەسێکی شکەمیشن کایسە ئەم کارەکەین لە کوردستانە وەکو پیشە تایسە سوودێکی ئەوتۆم لێ نەبینیوە. باشە بەڵام تۆش پیجەکەت داناوە یان شوێنەکەت هەیە بۆ نمایشکردنی کارەکانت تا خەڵک پەیوەندیت پێ بکات و داواکاریان هەبێ ئەگەر بۆ دیاریش بێت تابلۆیەکی تۆ بەرن بۆ دیارەکە. بەڵێ لە تۆڕی کۆمەڵایەتی پێیژمەیە باشە لەوانەوە دایانم ڕکلامی بۆکەم ئیتر بە پێی پێویست بەس هینێکی کەمە مناسبێکی کەمە ئەوە نییە کە بڵێ بێتە پیشەیەک و بژێوی لەسەر بەڕێ بکەیت. پیجەکە ناوی چی ئەگەرمانە بیدۆزینەوە؟ ڕابەر ئارت. باشە زۆر باشە جگە لەوەی کە تۆ تابلۆکانت کێشاوە هەندێک پێداویستی تری ناوماڵش یەکە لوپلی ناوماڵش لەوەی کە تۆ توانیتە هەر بەم هوەرەی خۆت بیان نەخشێنیت. من لێرەکە لە تابلۆکانە بینم کە ئەتوانی کلیل و سویچی پیا هەڵواسی و لە ماڵەوە دایبنێت یەکێکتر لەوەی کە مێزێکی بچووکە بۆ ناوەڕاست بەکارێت کاتە ئەتوانین بڵێن جگە لە تابلۆکان کۆمەڵە کەلوپەلی دیکەشیە لەوەی کە تۆ بتوانیت بەم هونەی لەسەر بنەخشێنیت و لە ماڵەوە دابدرێت. بەتەکید ئەوانی کە دروستم کردو نمونەی کەمێت توانانی هەنێ شتیش لێ دروستکەیت ئەگەر تااقەت هەبێت و حەزی بتەوێت لێ دروستکەیت. ئێستا من سعاتەکەت لە ماڵ خۆمانە و کاژمێرانە بەکارێنین مێزەکە ئەو مێزێ بەکارێنین ئەو جێ سوجوشتەکان لە ماڵێ دوانێکم دروست ساعتە کارەکە هەمووی هیچ کێشەیەکی هیچ کێشەیەکی نی. زۆر باشە ئەو مێزت چۆن بیرە لێ کردەوە مێزێکی لەو جۆرە دروست بکەیت و لە باتی مێزێک بکڕی لە مۆبیلیاتەکان مێزێک کە دەستکردی خۆت بێت و هوەرەکەی خۆت یا بەکارهێنابێت. ئەو مێزێ لە بیرۆکەی ساعتەکەەوە بەم هات باشە ئەوم دروست کرد سێرم کرد ئەگەر ئاوەشتە خەدانی هیچ کێشەیەکی نابێت بێز کێشەکە شوشەکە بوو کە ئەگەر شوشەیەکی محکەم بێت تەحامل بکات ئەوەی سوپاس بخوا باش و شوشەیەکی محکەم هەبوو کە تەحاملی ئەو بکات کەشتی لە سەردانی دوکێشە ئەم مێزە بۆ ماڵی خۆت بەکارهێنیت. ئەو مێزە لە ماڵەوەدان ڕاوێت. بیرۆکەکان تەناخۆت بیرۆکەکان دائانێت یا خصوص لە بیرۆکەکانی چواردەوری شتوەرەگری بۆ نمونە پێت بڵم کاکرابەر ئەم شتە جوانە ئەم هوەرە جوانە دووبارەی کەیتوانە بیرۆکی لێ وەرەگریت و بتوانین لە شێوازێکی کارێکدان نمونەی بەرجەستە بکەیت. بەتاکید ئەوەی شیتایە یان کەسە یاڵێت ئەمەگەر تۆزی ئاوا بێگەر ئەمە دروستکەی جوانترە بێت کاری لەسەرەکەم ئەگە بزان ئەبێت هەوڵی لەگەڵایەتم پەرەی پێم خۆشم بیرۆکەی تازەی تیا بەکارێنم ئەم کارێکشتی هەیە ئەوە نییە تۆ بڵێیت ئەم ڕێچکەیە بیگریت و بڕۆیت ئەتوانی هەموو ڕۆژە تازەگەری تا بگەی شێوازی لە کارەکە ئەتوانیشتی تازەی تا دروستکەیت. باشە کاک ڕابەر من ئەگەر یان با بڵین بینەرێکمان ئەگەر ئێستا بینەری پرۆگرامەکە بن پەیوەندی بە تۆ بکەن بڵێ من ئەمەوێت بۆ دیاری بۆ کەسێکی ئازیزم یەکێک لە تابلۆکانی تۆ بەرم بەڵام ئەمەوێت وێنەی ئەو کەسە خۆی بۆ بەرم پێویستی بە چییە؟ من تەنیا وێنەیەکی ئەو کەسە بێنم بۆ تۆ توانیت بە هونەری سترینگ ئارت تابلۆیەکم بۆ بنەخشێنی؟ یەک وێنەی بنێرێت قیاسەکەیم پێ بڵێت هەنێ وێنەیشێ قیاسەکەی بە گەورە بێت تا گەورە بێت جوانت دەرەچێت قیاسی بچووک بێت وێنەکەت وازەحدار ناچێت تا کەسەکە بناسیتەوە. ئێستا من یەک دوو وێنەم لا بوو یەک دوو برادر بوو داوایان کرد بوو نەئەکرا بێنمە کەناڵەوە پیان خۆش نەبوو. باشە زۆر ئاسایە توانی دروستیکەیت وەکو شێوەی خۆی بە تەواوی ئەناسرێتەوە و دروست دەکرێتەوە. قەبارەکەی چەند بێ باشە بۆی کە بە تەواوی بناسرێتەوە؟ تقریبا 70-60 لە سنگی بەرەوسەرەوە دەرەچێت بە شێوازێکی جوان. کاتی چەند پێچێت بۆی کە ئەم شێوەیە بنەخشێنیت؟ تابلۆ تا تابلۆ بەڕێ ناڵم بۆ فەیسێک بێت بۆ قەبارەی کە باسە کرد ئەوە چەندی پێچێت؟ تقریبا 10 ڕۆژ 15 ڕۆژی پێچێت شتێکی جوانی بۆ بکەین. لە ئێستادا خواستی لەسەرە؟ خواستی لەسەر بەس بە ڕادەیەکی زۆر کەم. باشە دەستە خۆش بە کاک ڕابەر زۆر زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئامادەبوونت ئەگەر شتێکە بێ لە کۆتاییە بتەوێت ئاماژەی پێ بیت فەرمووتوانیت. سوپاسی بەڕێستانەکەم سوپاسیم کەناڵە جوانەکەم لە بیرشم نەچێت لەگەڵ ڕێکخراوێک و گروپێکی زۆر زۆر جوانات کە زۆر زۆر هاوکاریان کردوم گروپی هونەری کوردستان گروپی ڕێکخراوی شنەبای خاک کە زۆر زۆر هاوکاریان کردوم لە چەندین پێشەنگا بەشداریان پێ کردوم بانگێشتمەکەم بۆ پێشەنگاکانیان زۆر زۆر سوپاسیانەکەم.
دەست خۆش بێت سواز بۆ هەموو ئەو کارانی کە هێناوتەوە بە تایبەت ئەم لۆگۆی کورسات کە پێشکەشی کەناڵی کورساتیەکەیت. ئەوە کاتێکی زۆر کەمیشی من دوێنێ قسەم لەگەڵ تۆیا کرد ئەمە دروست نەکردبوو. دوێنێ دروستم نەکردبوو بەس حەزم نەکرد بە بێ دیارە ئەم شەو لەبەر خاتری پرۆگرامەکە دروست کردو دەست خۆش ئەم شەو ساعتش دەستم پێ کرد تقریبا تا 12 تەواو سواز بخوا دەست خۆش بێت. تۆزە تەختەکەیشی کێشەی تیا و بێت سواز بخوا شتێکی جوان دەرچووە. هیچ گرفتێکی تیانی و دەست خۆش بە شتێکی زۆر جوانت دروست کردووە زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمە دەبونێت. زۆر سپاسیەوە یەکەم. سپاس بۆ. زۆر سپاس.